بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەی بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکەین دوای ئەوەی کە هەفتەی ڕابردوو محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراقی لە ئەندامەتی پەرلەمان دوورخستەوە ئەمڕۆژ دادگای فیدراڵی دەقی بڕیارەکەی بڵاو کردوتەوە کە باز دەوە کە حەلبوسی بە تۆمەتی ساختەکردن شکاندنی سوێندی یاسایی و ناچارکردنی پەرلەمانتاران بە دەست لە کارکێشانەوە ئەندامەتی پەرلەمانی لێسەنراوەتەوە قسە لەسەرەوە دەکەین بۆچی لەم تاوقیتەدا حەلبوسی ڕوبەڕووی ئەم گروزە گەورەیە بۆیە و ئایا دوای حەلبوسی چەکوشی دادگای فیدراڵی بەر سەری کوێ دەکەوێت و خۆناغی دوای ئەمە چی ڕوودا لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بەختیار شاوەیز پەرلەمانتاری پێشوو عێراق لە ستۆدیۆ هەروەها لە کەلارەوە دکتۆر ڕێبوار محەممەد پسپۆری یاسایی و مامۆستای زانکۆ قسە لەسەرم پرسانە دەکەین سوپاسیان بەدەبوونتان دەکەین کە دکتۆر بەخێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی حەلبوسی وای بەسەرهات چاوەڕوان کرا بوو یاخودی خوێندنەوەیان هەیە کە حەلبوسی زۆر ئەو پێگەی نەبووە کەوا گەورە کراوە و بۆیە واشی بەسەرهاتوە. زۆر سپاسانەکەم سڵاو ڕێز زۆتەواوی بینەران لە ڕاستیە دوو لایەنەیە ئەمە من پێم وایە هەم چاوەڕوان کراوە بوو هەم چاوەڕوان نەکراوە بوو جا باشە بە ئەمە نەبێ بە فەلسەفە شتیوە چاوەڕوان کراوە بوو بۆ پێی کە حەلبوسی هەر لە دوای ئەوەی کە بەوە تۆمەتبار کرا کە دەستی هەیە لەوەی کە درزی خسوەتە ناو ماڵی شیعی بەوەی کە تەحالفێکی سێقۆڵی لەگەڵ سەدر بارزانی هەیە لە کاتی دوای انتخاباتەکان بیرمان نەچێ بۆیە ئەمە لە لای بەرەی ئێران و لە لای ئێرانیەکان خۆشیان بەوە لێکە درایەوە کە هێڵی سوورە واتە حەلبوسی لە مەودایەکی زەمەنیە هاتووە هێڵی سووری شیعی بەزاندووە بەوەی کە لەگەڵ سەدرا و لەگەڵ بارزانیە هاتووە تەحالفێکی دروست کردووە و لایەنەکانی تری خسوەت دەرەوە ئێوێ حکوومەت تەشکیل کە بە دەستخستە ناو ماڵی شیعە یعنی وەکو چۆنەڵێ لە لای خۆیان ئەم بەرەیە کە ئەمەیان دانابوو ڕۆژ لە ڕۆژان هەر شتێکی بۆیە هەر بۆ هینێگە گەڕان بیرمان نەچێ لە دوای ئەوەی کە حەلبوسیش بەردەوام بوو لە ماوەی ئەم 1-2 ساڵ و زیاتر لە ئینەی پێشووتر هەندێک جار بقۆمقۆ دروستە بوو بۆ ئەوی ئیمزا کۆ بکرێتەوە و شتی لەسەر دروست کرێت بۆیە کورتیەکەی ئەسڵی حەلبوسی کە لەسەر ئەو کورسیە بوو باشە هی ئەم بەرێ نەبوو کە ئێستا حکوومەتی بەدەستا کە زۆرینەی پەرلەمانە بیرمانە و دەست لە کارکێشەوە دوای هەڵیان بژاردەوە لە 2020 ئەوەش ناچاری بوو ئەوەش ناچاری بوو ئەسڵەکەی خۆی حەلبوسی لە ئەنجامی تەحالفێ گاتوۆتە ئاراوە کە ئەم تەحالفە ئێستا نییە لەسەر ئەرزی واقع وەکو بخۆی و حکوومەت بەدەست ئەمە نییە و کاتێکیش کە جاری دووەم دەنیان پێدایەوە بۆ ئەوەی لەو کاتەیە بە یەک جار چۆنەڵی ئەم هەموو سەنگەرن لە خۆیان نەکەنەوە جەماعەتی ئیتاری تەنسیقی بۆیە هەر هەڵیان گرت بوو ینی چاوەڕوان کرابوو بەڵام چاوەڕوان نەکرابوو بۆچی لەبەرەوەی حەلبوسی پێگێکی بەهێزی دروست کردبوو و ئەتوانم بڵێم لە ناو سونەکان بوو بە کارکتەرێکی ڕەخەمیەک و بەرەو ئەوە دەچوو کەس بێ بە زەعیمێک لە ناو سونەکانە وەکو زەعیمێ دەرکەوت بێ وە لە ناو ئەم حەملەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە هەموو لایەک هەستیان کردبوو کە قووەتێکی زۆری هەیە بۆیە لەم کاتەیە و چاوەڕوان نەکراو بوو ئەمەکرێەوە چاوەڕوان نەکراو بوو بەو ئالیەتە با بڵێن ئالیەتی محکەمە و ئەوانە بگیرێتە بەر محکەمەی ئیتیحادی چکە ئەمە یەکەمین جارە محکەمەی ئیتیحادی دێت بڕیار لەسەر دەرکردنی سەرۆکی گەورەترین مؤسسەی تەشریعی دەبا باش لە عێراق پێ دوای ئەوە تۆڵەکردنەوە بوورەوەی کە حەلبوسی ڕۆژ بۆ هاوپەیمانی سێقۆڵی کە لە 2022 پێکیانیان دژی لایەنەکانی هیچ یاسایی کێدا نبینی جەناب ئێمە لێرە ناڵێن هەمووی یاسایی نییە بەڵام ئێمە باگراوندی ئەم قەزەیە ئەخوێنینەوە لە یعنی شرۆڤەی دۆخە سیاسیەکە ئەەکەین بۆچی زۆر کەیس هەیە من پێم وایە لەوە قورستر و گەورەتر و ئینترا بۆ محکەمەی ئیتیحادی نایجوڵێن دژی کەسایەتیەکان ئەبێ ئەوە بزانین یعنی بۆ نمونە حەلبوسی لەسەر دۆسی گەندەڵی و ئەمانەیە کە زۆر جا باسەکرێ لەسەرەتی و بە ملیارەها دینار و دۆلاری کۆکردوێتەوە
بۆ لەسەر من ناڵێم مەسلەی تەزویری ئیمزایە کەمە بەڵام خۆ هەندێک بۆعدی سیاسی یان با بڵێن هەندێک کەسایەتی قانونیش زۆر باسی دەوە دەکەن ڕەنگە مەسلەی تەزویر وانە لە چوارچێوەی ئیختیساسی دادگای فیدراڵی نەبێ باشە یان بە دیوەکەی تردا زۆر جار باز لەوە دەکرێت کە مەسلەی ئەو گۆڕینی ئیمزایەک ئەوەندە گەورە نییە یان ناکرێت بگاتە ئەوەی کە لەم دۆخی کە عێراق تێکەوتووە لە بەردەم هەڵبژاردنە لە لایەکی ترەوە بۆی شەڕی منتیقەکە و ئەو کوڵانەی کە لە منتیقەکەیە شەڕی ئیسرائیل و غەزە یعنی بەرەو ئەوە چێکە بەرەو عێراقیش بێ ئێمە بڕۆی ناو بۆ شایەکی ترەوە یان کێشەیەکی تر لە عێراقا دروست کرێ زۆر شت هەبووە پینەکراوە لە لای هەندێک سیاسی و سەرکردە لە سونە لە شیعە لە لایەنەکان لەوە گەورەتریش بووە بۆچی لەم کاتەیە ئەگەرنا لە ڕووی قانونی تەمان تاوانێکی کردووە باش یعنی ئەمە ناتوانین بڵێن تاوانی نەکردووە بەڵام مەبەستم لە بوعدە سیاسیەکەی بەس یەکەم جار جەناب بە تۆڵەی سیاسی دەبینی بەتەکید ئەمە تۆڵەیەکی سیاسیە زانین کاکە حەکیم ئێمە ئەوەی کە لە بەغا هەیە زۆر وازەحە ئەم حکوومەتە کێیە وەکێ بەڕێوەی ئەبا وەلایەنەکانی ناو پەرلەمانتارێکی خۆی لێ هەڵگەڕاوەتەوە سکاڵی لەسەر تۆمار کردووە کە پێشتر ناچاری کردبوو دەست لە کارکێشانەوەی پێ بنووسێت هەر کاتێک کە ناکۆکی لەگەڵ حەلبوسی دروست بێ دەست دەکات ئەزانی ئەو جۆرەشتانە شتێکی ئاساییە بەتایبەتی لە عێراق و بەتایبەتی تر لە ناو پێکاتەی سونیدا هیچ کاتێک لە هیچ ئان و زمانێکە لە ئینتیخاباتەکانی پەرلەمانی عێراقیدا کاتێک کە ئینتیخابات تەواو بووە قەت ماڵی سونی نەیتوانیوە بە یەکگرتووی بمێنێتەوە بەڵام یەک شتێ بیر نەچێ هیچ کەسێکیشیان وەکو حەلبوسی سەرکەوتوو نەبوون تا ئێستا بتوانن نزیکەی 40 پەرلەمانتار بە یەکگرتووی بێڵنەوە لە ناو پەرلەمانە و ئێستا بە دوایەوە من و بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانکەن ئێستا حملە بکەن لە ڕوومادی و لە سەقلاویە و لە فەلوجە لە دوای برارەکەینەوە بەواقعی ئەمە باس بکەین نە ئوسامە نوجێفی توانیوێتی ئەمە بکە نە مەحموود مەشەدانی توانیوێتی ئەمە بکە نا سەلیم جبوری توانیوێتی بکە بەڵام حەلبوسی توانیوێتی ئەمە بکە بۆیە ئێمە نابێت لە کاتێکا کێشەی لەگەڵ تەنها پەرلەمانتارێکی کوتلەکەی خۆی ئابێ ئەمە بکەینەوەی کە حەلبوسی نەیتوانیوە یەکگرتووی کوتلەکەیان خۆی پارێزێ بەعکسەوە من هەموو سەرۆک پەرلەمانەکانی تر بەشی خۆم ئەوەمەیە لەگەڵیانەوە ئەژزانم باگراوندەکەیان حەلبوسی لە هەمویان مۆفەقتر بووە لە ڕوانگەیەوە بەڵام دیوێکی تری مەسەلەکە ئەبێ بخوێنینەوە حەلبوسی زیاد لە خۆی پێڕاکێشا لە ماوەی ڕابردوودا لەچیدا پێڕاکێشا و بە حەزەکەی بۆ دواتر بدەیمەوە خزمەت باش سپاس دەکەم کاگە دکتۆر ڕێبار سوپاسیان بەدەبوونی جەنابشت دەکەین جەناب دەگەر وەکو پسپۆڕێکی یاسایی خوێنەوەیەکمان بۆ بکەی سەبارەت بەم پوختەی برارەکەش کە ئەمڕۆ بڵاوکراوە بە کورتی پوختەی برارەکەی دادگای فیدراڵی لەبارەی حەلبوسی و چی لە خۆ دەگرێت ئایا ئەم بڕیارێکی سیاسی و یاخود بڕیارێکی یاسایی بەڵێ شەوتان باش بێگومان بڕیارەکانی محکەمەی اتحادی لەو پرسانە دەرەچن کە پرسی گرنگن و پرسانان کە پەیوەندی بە لانی مۆزوعێکی سیاسی و ڕەهەندی قانونی هەیە لە هەموو پرسیەکە محکەمەی اتحادی نابێت قسە بکات بەداخەوە لەم ئەوانەی ڕابردووە محکەمەی اتحادی وەکو محکەمەیەکی عادیلی هاتبوو ڕۆژانە داوای بۆ تەقدیمەکە و ڕۆژانە داوای ڕێی لێکدا ئەمە وەزعێکی ناتەبیعیە ینی بەنسبەت محکەمەی اتحادیەوە ئەسڵ ئەوەتانی محکەمەی اتحادی ساڵی جارێک یان لە پرسێکی زۆر گرنگا بێت قسە بکات بەنسبەت ئەم بابەتەوە طبعا وەکو جەنابەت لە مقدمەکە باست کرد قضیەکە ینی مشکلی ناوخۆی حیزبی تەقەدم بووە لە نێوان سەرۆکی پارتەکە کە محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمانە لەگەڵ ئەندامێکی خۆی نەبوونی متمانە لە نێوانیان ئەوای کردووە کە داوای بەڵێ گوێمان لێ کاکتۆر بەڵێ نەبوونی متمانەیەکی سیاسی لە نێوان سەرۆکی حیزب و ئەندامەکانی کە کاندیدیان دەکات وا لێ کردووە کە داوای ئەستیقالیەکی پێشوەقتیان لێ بکات بەبێ تاریخ ئەوەی کە لە مەتنی بڕیارەکە باس کراوەوە محکەمە بەتی بۆ کردووە قسەی لەسەر کردووە ئەوە کە ئەڵێ دوو تەڵەب تەقدیم کراوە لایەن لەیس دلێمیەوە کە مدعی بووە لەم داوایە
لە خولی چوارەمی پەرلەمان یەکەمیان استیقالە بووە بۆ ئەندامی پەرلەمان بەبێ تاریخ، دومیان ئەو بووە کە تەوقیع بووە على الورق البەیضاء، واتە ئیمزا بووە لەسەر وەرەقەیەکی سپی کە محەممەد حەلبووسی وەکو گەرەنتیەک بۆ گەڕانەوەی ئەو پارەیە بەکاری هێناوە کە دواتر چوونە پەرلەمان ئەو پارەی کە بۆی سەرکردون لە حملەی انتخابیە لیان وەربگرێتەوە کە ئەمە هەردوو تەڵەبەکە هەردوو بابەتەکە پێچەوانەی قانونەوە تەنانەت ئەگەر ئەو استیقالە حتا دروستیش بێ کاتێک کراوە کە ئەم کەسە سیفەی ئەندامی پەرلەمانی نەبووە ئەنی تەوقیعی کردووە هاوکات ئەم دوو تەڵەبە لە خولی چوارەمی پەرلەمان ئەنێ خولی پێشووە تەقدیم کراون، بەڵام ئەو خلافەی نێوان حەلبووسی و ئەم ئەندامەی پەرلەمان کە هەر لە حیزبەکەی خۆی بووە سەری کێشا تاوەکو خولی پێنجەمی پەرلەمان ئەو خولی ئێستا ئەو دوو استیقالەی ئەو دوو وەرەقەی بەکارهێنا جارێکی تر و وەکو باسم کرد بەبێ تاریخ ئەو دوو وەرەقە تەقدیم کراوە و پێش ئەوەی بڕیار دەربچیە بەوەی کە ئەنی موافقە بکەی لەسەر ئەو استیقالەی پێشوو کە استیقالەیەکی ناسروشتی و نایەسایی بووە، ئەم ئەندامەی پەرلەمان خۆی داوای کردو ئەو دوو وەرەقەیە ئیبتال بکرێتەوە چکەوە خولێکی پێشوو بووە و لەژێر ئیکراه و زۆلێکردن ئەوەی پێکراوە. لەسەر ئەمە ئەساسە کە تاریخێکی تازەی لێ دراوە محکەمە بۆی دەرکەوتووە کە ئەمە تەزویرە. من لەم خاڵە هاوڕێی کاکتۆر بەختیار نیم تەزویر ئەشەدترین جەرائیمە لە قانونە، قورسترین تاوانە بە تایبەتی لایەن کەسێکەوە بکرێت کە سەرۆکی گەورەترین دامەزراوەی یاسادانان و چاودێری بێ. ئەسڵ ئەوەتانێک کە سەرۆکی پەرلەمان کەسێکی ئەمین بی ئەو سوێندە دەسووی کە خواردوویەتی کە هەموو دەمانێت پەرلەمان خواردوویانە کە دەبێت بە ئەمانەت و ئیخلاسەوە بە عەدالەتەوە یا بەجێبەجێکردن دەستوور یاساکان بجوڵێنەوە سوێندە دەستوورەکەی شکاندووە هاوکات ئەو تاوانەی کە باسمان کرد سەلمێنراوە بۆ محکەمەی فیدرال بۆ دادگای فیدراڵی وێ لەسەر ئەو ئەساسەی کە ئەندام ئەم تاوانە پێوتێ جرایمی مخەلەبی شەرەف تەزویر بە قانونە. تاوانی مخەلەبی شەرەف ئەو تاوانەیە کە ڕێگرە لەوەی کەسێک ببێتە ئەندامی پەرلەمان، واتە کەسێک کە خۆی کانی دەکات بۆ ئەندامی پەرلەمان کۆمەڵە مەرجی پێویستێکی لە مەرجەکان ئەوەیە کە محکوم نەبێ بە تاوانێک کە مخەلەبی شەرەف بێ. ئەم مەرجانە لە ئەندامی پەرلەمانە چۆن مەرجن بۆ کاندید بوون و مەرجن بۆ چوونە پەرلەمان و ئەبێ ئەم مەرجانە ئستمرارێتی هەبێ بەردەوام بێت تا ئەو کاتێک کە مودەی نیابەکە تەواوەکەی لە هەر لەحزەی لە لەحزەکان یەکی لەم شەرطانە دەست بدەیت تۆ معەرەضی بەوەی کە سیفەی ئەندامەتی پەرلەمانە لێ بسەنجێتەوە. طبعا نەسی بڕارەکەی محکەمەی اتحادی باس لەوە ناکە حەلبووسی لە سۆرەکی پەرلەمان لا بدرێت، باس ئەوە کە هەم مدعی داواکە کە دلێمیە و هەم محەممەد حەلبووسیش سیفەی ئەندامی پەرلەمانی لێسەردونەتەوە لەسەر ئەوە ساسەی کە یەکی نەمەرجەکانی ئەندامێتیانە دەستداوە کە چییە کە ئەوەیەک محکوم نەبن بە تاوانێکی مخەلبی شەرەف. سیفەی ئەندامی پەرلەمانی نەوا بێگومان من باب الأولى سیفەی سەرۆکی پەرلەمانیشی نامێنێت لە پەرلەمان دوورەکرێتەوە. بۆیە بە خوێندنەوەی ئەو بڕیارە کە لە دووتێی تقریبا 16 لاپەڕان نووسراوە من پێم وایە بڕیارەکە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی قانونی صرفەوە ئەوەندە بەڵگەی ئەخراوەتە ڕووکە دادگا قەنەعەت بکات کە فعلا تەزویر ئەنجام دراوە و فعلا مەرجی ئەندامەتی پەرلەمان لە محەممەد حەلبووسیان نەماوە ئەو کەواتە ڕاستەوە بێ سەرۆکی پەرلەمان دوور بکرێتەوە. بەڵێ ئەگەر بە پوختی دوای دێمەوە خزمەت بەس ئێستا چەند بە کورتی چەند شتی تێدایێت ینی وەکو تاوان ئاژمار کراوە کە حەلبووسی پێ لە ئەندامی پەرلەمان لابراوە بە پوختی سوپاس دەکەم. طبعا هەردوو ئەو وەرەقەیە کە یەکەمیان تەقدیمکردنی وەرەقەیەکە وەرگرتنی وەرەقەیەکی سپیە بۆ ئەوەی قوزەختێک لەسەر ئەم پەرلەمانە بەکاری بێنێ بۆ گەڕانەوەی ئەو پارەی کە ئەمێت تابیا بۆی سەرکردووە یەکێکە لەو جرائیمانە. جرائیمی دووەم ئەمە سەبەبی ڕاستەوەی بۆ پێستنەوەی ئەندامەتی پەرلەمان لە حەلبووسی ئەوەیە کە تاریخی استیقالەکەی ئەم ئەندامەی پەرلەمانی گۆڕیوە. طبعا ئەم کەی تەقدیمی کردو لە خولی چوارەمی پەرلەمان ئەم استیقالە تەقدیم کراوە، لە خولی پێنجەمە تاریخێکی تازەی لایەن محەممەد حەلبووسیەوە لێ دراوە. لە کاتێکە پێش ئەوە موافقە لەسەر ئەم تەڵەبە بکرێت کە تەڵەبێکی کوچەڵ بووە کەمە لە خولێکی پێشووی پەرلەمانە تەقدیم کراوە و کاتێک نووسراوەکەم کەسە سیفەی نیابی نەبووە پێش ئەمەش کە موافقەی سەرۆکی پەرلەمانی لەسەر بدرێت لەلایەن ئەم ئەندامەی پەرلەمانەوە داوای هەڵوەشانەوەی ئەو استیقالەیە کراوە. استیقالە بیرمانە چیە؟
دەبێت ئەم کەسە سیفەی نیابی هەیە نوێنەری دەیان هەزار خەڵکە نابێ بە شێوەیەکی سادە و ساکار ئەم شێوە لێ بڕوان بێ هەرچەند لە دەستورە هاتووە لە یاسای مجلسی نوابی عراقی ژمارە 2018 هاتووە کە ڕاستەخۆ بە ئەستیقالە و بە موافقەی ئەستیقالەکە ئەم کەسە بە مستەقیل داهاندرێ بەڵام بەڕاستی لە ڕووی عرفی پەرلەمانیشەوە لە ڕووی ئەهمیەتی نیابیشەوە نابێ ڕاستەخۆ حتا ئەستیقالەیەک شتەقنگی ڕاستەخۆ پەسەند بکرێ دەبێ بۆ وەستێنرێەوە دراسە بکرێ بەڵام بەرحاڵ ئەم ئەستیقالەیە مانای قانونی ئەستیقالە هەڵ ناگرێت کۆکوتم لە خولی پێنجەم پەرلەمانە تەقدیم نەکراوە و ئەو تاریخی لێدراوە تاریخێکی تەزویر لایەن سەرۆکی پەرلەمان لێدراوە بۆیە ئەوەی کە سەبەبی ڕئیسی لێسەرنەوەی متمانەی پەرلەمانیە لە لێسەرنەوەی سیفەی پەرلەمانتارێتی لە محەممەد حەلبوسی و دوجا دەرکردنی لە سەرۆکی پەرلەمان ئەوەی کە ئیسپاتبوونی تاوانی تەزویرە لەسەر دەستی محەممەد حەلبوسی تاوانی تەزویرشەکو باسم کرد لە قورسترین تاوانەکانە لە ڕیزبەندی ئەو تاوانە ئەژمار کراوە بە کە مخەلەبی شەرەفە کە یەکێک لەو مەجارێت نەک بۆ ئەندامی پەرلەمان و نەک بۆ سەرۆکی پەرلەمان بۆ دامەزرانی ئاسایی مۆزەفێکی ئاسایی کە ئێوێ دابمەزرێ یەکی لە مەرجەکانی ئێوەتانێکە نەبێ بە یەکێک لەو تاوانانە دێمەوە خزمەتت دوای قسە دەکەن ئایا ئەم تاوانە کۆتایی بەژانی حەلبوسی دێنێ ئەوەی کە بەسەری داساخ کراوەتەوە لە دەرگای فیدراڵی بۆ داهاتوو دێمەوە خزمەت کاکتۆر بەختیار وتت حەلبوسی پێی زۆر ڕاکێشا و بۆ ئێوەیان لێکرد لە چیدا بۆ نمونە زۆر ڕۆشت بوو حەلبوسی یەک ملاحەزایە بە ئەوە زیاتر بهین کەم یاە ڕوون بکەمەوە من لێرەدا لە ڕووی یاساییەوە قسەم نەکرد لەسەر مەوزوعەکەی حەلبوسی ئەوەندەی بەقەدر پشتی ئەم مینەوەکو باسم کرد لە ڕووی سیاسیەوە لە ڕووی لێکەوتەکانی ئیقلیمی لەسەر عێراق و کێشە ناوخۆیەکانەوە یعنی با بڵین بۆیە ئەمەی کە باسم کرد وتم تەزویر هەمومانە زین کە تاوانێکی مخەلەبی شەرەفە و تاوانێکی گەورەیە و هەموو شتێکی لەسەر ئەکرێ لە ئەنجامی ئەو کەسێک کە ئینی کردبێ بەڵام مەبەستم لەوەیە جوڵاندنی کەیسەکە لەم کاتەدا ویان گەورەکردنی چکە لە عێراقا زۆر سیاسی زۆر گەورەترێ گەندەڵی باسم لەوە کردگا یعنی کاکە حەکیمگیان تا ئێستا نزیکەی 600 میلیارد دلار لە داهاتی عێراق دیار نییە خۆ من و تۆ نەمان بردووە کێ بردوێتی هەمووی ئەم سیاسی سکاڵی تۆمار کردووە مادام ئێستا باز دەبێت کە تەنها کورد و سونە سزا بدات ئەم دادگای بەرپرسانی مەبەستم یەک دەبوو شیعەکان پەرلەمانتارێکی سونە کورد ڕۆژ سکاڵایەک تۆمار کرد لەسەر شیعەکان نەیجوڵێنێت سەبارەت بەچی سەبارەت بە گەندەڵی سەبارەت بە خواردنی پارە نازانم بوش بێت وەکووتم ئەگەر خۆیان بیانەوە گەورەیەکەن و تەرتیبیەکەن یعنی با بڵێن تێپەڕێن و ئەوەی لێکەن دڵنیا بەم قسەیە وایە ئەم قسەیە وایە بەتایبەتی ئەم محکەمەی کە ئێستا هەیە باشە من قەناعەتم وایە ئەم محکەمەیە یعنی سێری کە ئێمە مەدحەت مەحموود کە ڕئیسی محکەمە بوو پێش فایق زەیدان تەبە فایق زەیدان لە خولی ئێمە دەرماندانێ ئەمانە بوون بە سەرۆکی محکەمە و ئەندامی محکەمە 15-16 ساڵ ئەوان بوون یعنی ئەوان بڕواتە بێ ئەتوان بڵێم وەکو مامۆسای ئەمانەی هۆشوا بوون ئەمانەی ئێستا لە خیبرە و لەوانەوە حتا مەدحەت ڕەفیقی جەنابی مام جلال بووە لە سەرۆکی پێشووی دادگای بەڵێ یعنی نەئەچووە ناو ئەم هینانەوە وەکو وتم ئەم محکەمەیە کە من ناتوان مطلقاً بڵێم لە 100% بەڵام زۆر لە زیاد لە حەدی خۆی تێوەگلاوە لە مەسەلەکانە کە من پێم وایە ئەگەر بەم شێوەیە بڕوا بۆ وڵاتێکی فرەپێکاتی وەکو عێراق کە کێشەی گەورەی هەیە ڕەنگە لە خیرا تەقینەوە بێت وایە خۆیان بێنێ تۆ چاود لەوە نەبێ بۆ نمونە لێرە لە هەرێمی کوردستان لەسەر مەلەفی نەوت لەسەر کۆمەڵە دۆسیی تر هەمومان نەزانین چی گەندەڵیەک و چی نەعادالەتیەکەیە بەڵام لە هەندێک حاڵەتیشە ئەم محکەمەیە ئەگەر بەو شێوەیە بڕات ڕەنگە دەست بخاتە بینەقاقی هەرێمی کوردستانەوە لەولا سونەکان بەشە سونەکان ئەو ساڵە ئەم هەموو خۆپیشاندان و عەسیانە دروست بوو دوایی داعشی لێەوە پێیا بوو و نەتیجە عێراق ئاوا پاشەکشەی کرد و گەشت دوای حەشدی شعبی دروست بوو لە دوای داعشەوە پەرچەکردای داعش هەمومان بزەرەرمان کرد وڵاتەکە بەرەوکوێ مەبەستم ئەلێرەیە لەم نقطەیە ئەگەرنا بەتەکید مەوزوعی تەزویرۆنە ئەمە بابا بگەێنەوە بۆ لای کاک حەلبوسی ئەوەی کە باسی خۆی حەلبوسی من پێم وایە ئەگەر پەلەی نەکردایە
و با بڵێن بەو تەمەنەوە کە ئەو دەرفەتانەی بۆ ڕەخسا موالی هەشتاویەکە 1970 بەڵێ هەشتاویەکە ماڵدی هێشتاویەکە لەگەڵ ئێمە ساڵ 2014 یەکەم جار چوینە پەرلەمان و زۆر برادەریشمە بۆ ئاگاداری و بەڵێ یەکەم جار لە 2014 بوو پەرلەمانتار بەڵێ بقاول بوو حەزەکەم بزانی پێش بەڵێ خۆ نەشاراوەتەوە چەندین جاراتەوە بۆ سلێمانی بۆ لامانوانە ئەوە مۆزوعەکە هەل بووسی پەلەی نەکردایە لە ئەم ئەخیرانەیە بە تایبەتی یعنی لە دوای ئەوەی کە لە خولی دووەمیە ئەو دەنگانەی بەدەزیێنایە زۆر دەرفەتی بۆ ڕێکەوت هەلبووسی جگەلەوەی کە لە 2014 بووە ئەندامی پەرلەمان لە پێش شەیشا باگراوندی سیاسی نەبوو و لە ڕووی سیاسی و پێنەگەی بوو ئەندامی پەرلەمان هەر ساڵێکی پێچوو بوو بە ڕئیسی لیژنەی مالیە لە پەرلەمانی عێراق باشە دوای ساڵەکە وازی لە پەرلەمانی ئەنا بوو بە پارێزگاری ئەنبار بەڵێ و بە ماوەیەکی کەم ئەوە یعنی شاهدم بڵێن خزمەتێکی زۆری خۆی مهندیسە لە ڕووی سوڵتەی تەنفیزیۆ زیاتر دەتوانێت خزمەتێکی زۆری ئەنباری کرد دوای خۆی هەڵبژاردەوە ئەوە بوو لە 2010 بوو بە سەرۆکی پەرلەمان لە دوای سەرۆکی پەرلەمانەوە جارێکی تر بۆ 2021 بە زۆرترین دەرنیستونەکانی هێنا و ئەو تەحالفێک کە دروست کرد تەنها وای کرد خەمیس خەنجەر بۆ هەموو قوتەی تورکیا و منتیقەکەەوە هێنایە ژێر ڕکێفی خۆیەوە ئەو کوتلەیان کە دروست کرد بوو بە گەورەترین کوتلەی سونی لە ناو پەرلەمانە مەبەستم ئەمانە هەمووی وای کرد لە ئەخیرا چی کرد بەرەو تورکیا ڕۆی پێڕاکێشانی هەلبووسی و علاقاتێکی زۆر گەورەی لەگەڵ تورکیا دروست کرد لەگەڵ ئەردۆگانە و لەگەڵ ئیماراتە لەگەڵ ئەو جەمسەرەی کە دژی جەمسەری شیعی و ئێرانیەکان لە منتیقەکەیە ئەمە وای کرد وەکوتم لە ئەخیرا تەحالفە سێقۆڵی کە هەیبوو بۆ لەتکردنی درس خستنە ناو شیعەکانەوە ئەگەر ئەمانە نەبووایە پێم وایە بەرەو ئەوە ئەچوو کە بۆ تەمەنەوە بڕاتە ناو کە با بڵێن زعیمی یەکەمی سوننە بێ لە عێراق خاڵێکی تر با لە بیرمەن نەچێ خاڵێکی تر هەلبووسی زیاد لەمەی کە پێڕاکێشا ئەوە بوو هەندێک محاولاتی کرد لە ژێرەوە بۆ دروستکردنی هەرێمێکی سونی لە ئەنبار ئێستا بڵێن لەو ماوەیە ئەو فترەیەکە بوو هەندێک تەحەڕوکاتی کرد هەندێک لە سەرکردنی وڵاتەکانی بینی ئەوە بۆ ئەوەی کە ئێمەش وەکو هەرێمی کوردستان یعنی خەونی بۆ ئەوە بینی کە هەرێمە دروستکە و خۆی ڕئیسی هەرێم بێت لە ئەنبارە و ئەگەر دیقەت بێ ئەم حملەیە کە کردوێتی بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەڵێ نەحن ئوممە ئەمە خۆی بۆ خۆی یعنی ئومەت ئێمە کە مەبەستی لەوەیە کە سوننەکان و ینی خۆجیاکردنەوەیکی پێوە بوو دیار بوو باش بەس بۆ ڕازی بوو بڕیارەکە چی بکردایە سەبوو نمونە باز دەکرێت لەم خۆناغەش دۆسیەکەی دەوەستێ یاخود هەنگاویتنی دژدەن بەنسبەت بۆ ڕازی بوونەوە پرسیارەکە ئەوەیە ئەی چی بکردایە ینی بەڕاستی خۆی من پێم وایە باشە پێم وایە ڕازیبوونی هەلبووسی و ئەم حرەکەی کە لەم یەک دوو ڕۆژە لە دوایینەکەەوە ئەیکات و ئەوانەوە تەکی دەکاتەوە ئێمە پابندین بە بڕیاری دادگا و ئەمانەوە ئەمە لە قووەتی هەلبووسیەوە ئاگادار بە نەهات غەڵەتی ڕافع ئیساوی و تارق هاشمی و ئەمانە بکات یان بڕوا بۆ وڵاتان بەوێ کەمپین کاتژی حکوومەتی عێراقی یان بچێتەوە بۆ ئەنبار و بۆ مۆسڵ و ئەوانە بۆ ئەوەی کە خەڵک هاانبات کە خۆپیشاندان و شتی ئاژاو بکەم من پێم وایە ئەمەی کە ئەیکە عەقلانیە بۆ چونکە دەرفەتی گەڕانەوەی هەلبووسی هەیە باش دوای دێم و نەک بۆ پەرلەمان ئاگادار بە باش بە شێوەیەکی تر دوای دێم و خزمەت ئەسەرەی کێ دوای هەلبووسی دێم و خزمەتت کاک دکتۆر ڕێبوار سەبارەت بە ئەو تاوانەی کە بەرە زووتت تاوانی بڵێن تەزویرکردنێکی ئێستا هەلبووسی بەسەریدا ساغ بۆتەوە کە نووسراوێکی پەرلەمانتارێکی خۆی بۆ دەزەکارکێشانەوە تەزویر کرد دەبێت یعنی ئەمە ڕێگەی پێدا لە داهاتوو ببێتەوە بە پەرلەمانتار بەرپرسی حکومی دەرفەتی هەیە یاخود ئەمە کۆتایی بە ژیانی پەرلەمانی و حکومیشی هێنا ئەم بڕیارە بەڵێ تاوانە باشمان کرد تاوانی مخەلەبی شەرەف کە تەزویرێکێکە لەو تاوانانە یەکێک لە تاوانە گەورەکان و ئەیکێکە لەو تاوانانەی کە مەرجە بەوەی کەسێک هەر وەزیفەیەکی گشتی پێ بدرێت
چی فەرمانبەرێکی ئاسایی بێت تا ئەگاتە ئەندامی پەرلەمان تا ئەگاتە سیفەی مەسەلەن لە سوڵتەی تەنفیزی یان تەشریعی لە هەرێکی لە سوڵتەکانە بۆی وەزیفەیەکی گشتی پێ بدرێت پەرلەمانێکی حکومی هەڵبووسی هەموو ئەو چانسانەی نەما بەڕاستی ئەم بڕیارە ئەچێتە ناو سابقەی قەزایی هەڵبووسیەوە ئەچێتە ناو ئەبێتە ڕابردوویەک بۆ هەڵبووسی و کاتێک کە لە داهاتووە لە هەرێکێک لەو وارانەی کە خۆی بێوەیشی تیا بکە کە بواری حکومی و نیابی بن ڕاستەخۆ ئەو مەرجانەی کە باسمان کرد کاتی ئەی پێوەری بەو مەرجانە تەماشاکەی ئەو مەرجەیان نیە بۆی بەدڵنیایەوە گەر وەڵامی سوالەکەت بە جملەیەک دەینەوە من پێم وایە هەڵبووسی لە بۆ داهاتوو ئیدی نەوەکو ئەندامی پەرلەمان نەوەکو هیچ پۆستێکی حکومی باڵا لە سوڵتەی تەنفیزی حتا وەکو فەرمانبەرێکی ئاسایش ناتوانێت جارێکی تر ڕۆڵ ببینێت لە عێراقا چکە بیرمانە چی ینی ئێمە سابقەشمان هەیە بۆ نمونە وشار زێباری کە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بوو بۆ سەرۆکایەتی کۆمار پێشتر لە خولی پێشووە کاتێک وەزیر بوو لەلایەن پەرلەمانەوە متمانەی لێ وەرگیرایەوە لەسەرەوە ساسەی کە نەزیه نەبووە دەست پاک نەبووە لە ئیدارەدانی ئەموالی گشتیا و کۆمەڵە بەڵگەی لەسەر ساغ بوویەوە و متمان لەسەر ئەمە ساسە متمانەی پەرلەمانی لێ وەرگیرایەوە دوجار کاتێک کە تەقدیمی کرد بۆ سەرۆکی پەرلەمانە و کاندید یەکێ لە مەرجەکانی سەرۆکۆمار ئەوە بوو کە ئەبێ شایەتی دەستپاکی بۆ بدرێت ئەو کەسی دەبێتە سەرۆکۆمار و لەسەرەوە ساسی کەم شخصە پێشتر متمانەی لێ وەرگیراوەتەوە ئەوە بوو لەلایەن محکەمەی اتحادیەوە ڕەت کرایەوە با بڵێن کاتتانە درا لە بەربژێرکردنی وشار زێباری لەسەرەوە ساسی کە مەرجەکانی تیانە محکەمەی اتحادی ڕێیوا بوو کە مادام ئەو مەرجەی تیانە مادام شایەتی دەستپاکی بۆ نادرێت لەسەر ئەساسی قارێکی پەرلەمان کەواتە ناتوانێت بۆ سەرۆکی کۆمار خۆی کاندید بکات ئەمەش نفسی حاڵەتە نفسی ئەوەی بەسەر وشار زێباری هاتووە بەسەر حەڵبووسی زۆر بە قورستر تەبان چکە وەکوتم جرایمی تەزویر قورسترە لە هەموو جرایمەکانی تر بۆیە بێگومان ژیانی سیاسی و یاسایی حەلبووسی لە بواری تەنفیزیا قەناعەتی من کۆتایی پێ هاتووە ئیدی نازانم لە داهاتووە مەسەلەن نظامی حکوم بگۆڕێەوە محکەمەی اتحادی گۆڕانکاری تیا بوو حتا محکەمەش بگۆڕێەوە هەر محکەمێکی تر بێ ئەم بابەتەی کە دەوترێ محکومەوێ بە جرایمێکی مخالفی شەرەف ئەمە سەوابەتێکی قانونیە حتا بەگۆڕی نظامی سیاسیش ئەم فکرێ ناگۆڕێت چکە ئەمە سەوابەتێکە لە قوانینی زۆربەی وڵاتانە ثابت کراوە. کاکتۆر سەبارەت بە دەسەڵاتی لادان لە ئەندامێتی پەرلەمان تایبەتمەند لە تایبەتمەندی دادگای فیدراالیە چکە ڕۆژە هەڵبووسی خۆشی وت بە پێی مادەی 52 ئەم پرسە لە دەسەڵاتی دادگای فیدراالی نییە. بەڵێ طبعا بێگومان برارەکانی محکەمەی اتحادی ئەمە ڕاستە باس لە مبەڕاتە دەستووریەکان یەکەین بەڵام کاکتۆر بەختیار باسی ینی بەدەر نییە لە کاریگەری سیاسی چینیەوە خۆی چینەوە دەوڵەتی پێم وایە یەکێک لەو خاڵانەی کە لەسەرم بڕیارە هەیە ئەوەیە کە ئایا مۆزوعی تحقیق لەم جرائیمە تذکر لە محکەمەی اتحادیە یان محکەمەی مۆزوعە کە محکەمەی تحقیق و دوجار بەرەو محکەمەی جینایات ئەمە قسە هەڵەگرێ بەڵام دوجار کاتی محکەمەی اتحادی کۆمەڵە دیکۆمنت ئەخێتە بەردەستی و باقی قاطعا لەسەر ئەوەی کە جەریمەی من تحقیق بۆ چی ئەکری ئەو سەرنجەی کە هەیە کە ئەمە دەسەڵاتی محکەمەیەکی ترا بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکری لە بابەتەکە و بگەی نەتیجەیەک کاتی محکەمەی اتحادی کۆمەڵە ئەدلێ قاطع ئەخێتە بەردەستی بێگومان بۆ ئیسپات ئەبێ وەکو قەزایەکی جهەی عولیا و کە بۆ ئیسپات بوو ڕاستەخۆ بڕیارەدا بەڵام بەنسبەت ئەوەی ئایا ئەتوانێت سیفەی ئەندامەتی پەرلەمان لە ئەندامی پەرلەمان وەربگرێتەوە طبعا مصادقه لەسەر بەگوێرەی مادەی 93 دەستور مصادقه لەسەر نتایجی انتخابات و پەسەندکردنی سیفەتی ئەندامەتی پەرلەمان بۆ ئەندامانی پەرلەمان مادام پەسەندکردنی عەضویە ئەندامەتی پەرلەمان سەلاحیەتی محکەمەی اتحادی بێ کەواتە ئیقالەکردنی ئەندامی پەرلەمانیش لەسەر ئەساسی لەدەستدانی شەرتەکانی پێشوو دیسان بەمانایەکی واسع بە تەفسیرێکی مەرن ئەچێتە چوارچێوەی سەلاحیەتەکانی محکەمەی اتحادیەوە بە قەناعەتی من. دوای ئەمە ئێستا وەکو هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان سەرۆکێکی نوێی بۆ پەرلەمانی عێراق لە ڕووی یاساییەوە لە دەستور لە پەیڕەوی ناوخۆی
پەرلەمانی عێراق چۆن دیاری دەکرێت؟ بەڵێ طبعا ئێستا عێراق لە دۆخێکی پەرلەمانی عێراق لە دۆخێکی ئیستثنائیە کە سەرۆکەکەی ئیقالە کراوە لادراوە دەبێ ینی ڕاستەخۆ بانگێشتی ئەنجومەی نوێران بکرێ مەجلیسی نواب بۆ کۆبنەوەیەکی تاریخی و ئیستثنایی کۆبنەوەکەش لەسەر داوای سەرۆک کۆماریان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان 50 ئەندام پەرلەمان دەبێت کۆبنەوەکە بکرێەوە دەبێت لەلایەن نائیبی یەکەمی سەرۆکی پەرلەمان جێگری یەکەم سەرۆکایەتی کۆبنەوەکە بکرێ بۆ ئەو لە یەکەم جەلسا دەبێت ڕاستەخۆ سەرۆکی پەرلەمان هەڵبژەدرێت طبعا هەنج بە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانیش بە گوێرەی مادەی 12 لە پەیڕەوی ناوخۆ و مادەی 55 لە دەستوری عێراقی بە دەنگی ئەغلبی مطلقەی ئەندامانی پەرلەمان دەبێت واتە بە زۆرینەی ڕەهای ئەندامان زۆرینەی ڕەهایش معلومە کە لە 329 ئەندامی پەرلەمان لانی کەم دەبێت 65 ئەندام پەرلەمان 50 زایدێکی ئەندامانی پەرلەمان دەنگی بۆ بن واتە دەبێت ڕاستەخۆ داوای کۆبنەوە بکرێ بە کۆبنەوەیەکی استثنایی جەلسەیەکی استثنایی داواکەش لایەن سێ جیهەتەوەیان سەرۆکی کۆماریان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاخود 50 ئەندامی پەرلەمانەوە پێشکەش دەکرێت و لایەن نائیبی یەکەمەوە ئیدارەی جەلسەکە ئەدرێ و ڕاستەخۆ سەرۆکی پەرلەمان دەبێت هەڵبژێردرێت. بە کورتی وەڵامی سارشمەندەی تۆ دێمەوە خزمەتت ئێستا جێگری یەکەم دانیشتەکان بەڕێوە دەبات تاوەکو کێشە نابێت تاوەکو سەرۆکێکی نوێ هەڵبژێردرێت ئەگەر لایەنەکانی نەگەن بەڕێکەوتن؟ بە قەناعەتی من کاتێک کە سەرۆک حاڵەتی غیابی سەرۆک جیاوازە لە حاڵەتی ئیقالەی سەرۆک غیابی سەرۆک لە حاڵەتی غیابە ئەکرێ نائیب کۆمەڵە دەسەڵاتی ئەرکەکانی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان مارەساکە بەڵام لە حاڵەتێک کە سەرۆک ئیقالە کراوە من قەناعەتم وایە سەلاحیەتی نائیبیەکەم مقەیەدە بەوەی کە ئەوەی کە باسم کە ئیجراتە بۆی دووبارەی نەکەمەوە ڕاستەخۆ دەسەڵاتەکانی ئەوەیە کە ئیدارەی جەلسەیەکی ئیستثنایی بدات و ڕاستەخۆ سەرۆک هەڵبژێردرێت ئەو کاتیسان سەرۆک مبارەکەی دەسەڵاتەکانی دەکات و نائیب یەکەم دەسەڵاتەکانی تری بۆ دەگەڕێتەوە کە لە پەیڕەوی ناوخۆ هاتووە واتە من پێم وایە ئیدارەدانی جەلساتی پەرلەمان بەبێ سەرۆکی پەرلەمان لای نائیبی یەکەمەوە ناپەیڕەویە واچکە ئەوەی کە باس کراوە کە نائیبی یەکەم دەتوانێت ئیدارە جەلسات بداوە لە حاڵەتی غیابی سەرۆکە جێی سەرۆک بێتەوە و حاڵەتێک نییە کە سەرۆک ئیقالە کرابی و پەرلەمان بێ سەرۆک بێ ڕاستە. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەت لەسەر و سکاڵای یەکێتیش لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پرسیار لێ دەکەم کە دواخراوە بۆ سەی مانگی داهاتوو وایە چاوەڕوان دەکرێت دەستکاری کورسی پێکاتەکانیش بکرێت کاکتۆر بێمە خزمەت سەبار بۆی کە ئایا دوای حەلبوسی سەرەکیە دێت ینی ئێستا بەبازەوە کە سەدر ئەوە بڵێن دوورخرایەوە چەندە بڵێن چەکداری هەبوو اینجا پارتی مەسەلەی نەوت بازدەوەکێک کە پەیوەندی بۆ هاوپەیمانە سێقۆڵیە بوو مەسەلەی دروستنەوەی هۆشار زێباری و پەرلەمانی کوردستان پێشتر بڕیاری لەسەر درا کۆتایی پێێنرا ئەنجومی پارێزگا ئەی دوایەوە چاوەڕێ دەکرێت ینی خەڵکی تر سەرێکی دێت؟ وەڵاهی خۆی کاکە حەکیم ئەمێنێتەوە سەرەوەی کە ڕوتی ڕووداوەکان لە عێراقا بەرەوکوێچی ینی ئێسێمە لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لاین واخە بڕیار وایە ڕۆژی چوارشەممە پەرلەمان تەسویتی ئەو درێژکردنەوەی تەمەنی کۆمسیۆن بکە هەرچەندە ئەوەیش شتینێکی لەسەرە کە نەکرێ یان با بڵێن نیسابی چوارشەممە نەبێ چکە سەدرریەکان ئێستا لۆچی ئاگاداربی زۆر بە توندی هاتوونەتە سەر ئەوەی کە ئیش بۆ ئەوەکان کە مقاتعەیەکی گەورە بکەن بۆ هەڵبژار مقاتعیان کردویان با بڵێن ئیش بۆکەن کە نەکرێ هەر خۆیان ئەوە بڕیاریان ناوە و بە شەوانە دەرەچنە لە زۆربەی شوێنەکان دەرەچنە سەر شەقامەکان بۆ کانینی کاندیدەکان ئەدڕێنن ئەیسووتێنن ینی ئەمە گەر لی سوابێ ئێمە لە ڕۆژی انتخاباتە بەرەوکوێچین و ئێستا شتێک هاتووەتە ئاراوە هەر بۆ معلوماتت ناو ماڵی شیعی ترسی ئەوەی هەیە کە لە بەغایە بە تایبەتی یعنی نیسبەی بایکۆتی شیعە ئەوە زۆر بێت دوای دڵنی سونەکان زۆرتر بێت لە شیعە ینی عکس بێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەوە سەدر کۆتایی پێناوە بەس لە مەدینە سەدر 3 ملیۆن نفوسی لێ ئەوەدا 3 ملیۆن هاوڵاتی لە مەدینە سەدرە هەمووشی سەدرین
ئەمانە مقاتعاکەن ئیتر با پارێزیەکانی تر بوەستێ و ئایا ئەم مقاتعار بەم شێوەیە وەستێ یان لە کاتێک انتخاباتە پەلاماری سنووقەکانە درێت چیەکری ئەمە نازانی بۆیە لە عێراقا زۆر شت لە دەرگایە و هەندێک پێیان وایە کە مۆزۆعی حکوومەتی سوودانی گورزی بەرەکەوێت لە دوای حەماس و دوای ئەوەی کە لە غەزە هەیە چکە ئەم ملیشیانەی کە ئێستا لە عێراقان ئێستا بەرەی مقاومە لە عێراقا لە 7 ئۆکتۆبەرەوە 60 و ئەوەندە جار لە پێگە و بەرژەوەندەکانی ئەمریکا یاوە لە مەنتیقەکەی ئەو ئەمریکا ئەمەی نەشاردوێتەوە خلاصەکە ئەمە بەستم لەوەیە زۆر شت هەیە کە لە عێراقەوەکە بە پارتیەوەیە چکە خوێنەوەی زۆر دەمین دەڵێن دوای ئەوە سەرەی پارتی بێت یاخود دۆسی تر دژی پارتی بجۆڵێنرێت یاخود کۆتایی پێهاتووە ئەم ڕقەی کە هەیان بوو کە چوونە لەگەڵ سەدر ڕۆیشتن زانی خۆ لەوەڵەوە باسمان کرد کە مەوزۆعی نەوت و ئەوەی کە وشار زێباری و ئەوانەوە پارتی خۆشی نەی شاردوێتەوە و سەرۆکی پارتی لێدوانی هەیە کە ئەڵێ ئەمە محکەمەی سەورەیە یعنی ئەوەی مۆسمی هەر کاتێکیان مەلەفێکیان بۆ دروست دەکەن بۆ دەسەڵاتدارانی هێرێن لەو لایشەوە کە ئەوەی تری پەرلەمانی هات سەر ئەنجومەنی پارێزیەکان و ڕەنگەشتی تریش بێتە پێشەوە و ئێستا مەوزوعی هینەکەی دواخست ئەمڕۆ ئەوەی هەڵبژاردنەکە کەتانی لێدراوە هەر خۆشی باسی لەوە کردووە کە لەبەر ئەوەی حەلبوسی دوای خستووە یەکێک لە خاڵەکان لەبەرەوەی کە بەم ئەها بەسەریعی لە ماوەیەکی کورتا دەست بۆ هەندێک دۆسی هەستیارە باکەواتە ئەمە خۆی بۆ خۆی معنەی وایە محکەمە بڕیارێکی توندەیە چونکە حەلبوسی کردووە بەرامبەر بە سونەکان بڕیارێکە یا ڕەنگە لە مەسلحەتی یان تۆ بتێنێتەیە خۆناغیوێستە من خوێنەوەیکی نووسینێکی مامۆستا بەکر کاروانی خوێندەوە بەتابێتە لە ڕووی لە پارتی دەڵێ بگاتە خۆناغیەوەی کە پارتیش قەرەغە بکرێ وەکو حیزبێکی سیاسی یعنی دەگاتە ئەوەی کە بۆ ئەم هەنگاوانە دژ دەسەڵاتدارانی هەرێم بنرێت واللهی کاکە ئەوە بە قورسە بینم من ئەو بابزانی یعنی ئێستا بۆ منە بیرین نەچێ ئەمریکەکان ئێستا دوو قاعیدەی استراتیژی گەورەیان لە شەرقی ئەوسەتا هەیە یەکێکیانی ناوەتە هەولێر شتەکان وا دابەش بووە مەرج نییە بەو شێوەیە ئاسان بێ بۆ پارتی بەسی ئاپەیمانێتێکە بوو لە بینی باز دەکرد لە بینی حەلبوسی و پارتیەکە گویا بەیەکە بە هەڵوێز وەر بگرن ئەخە تۆ کاک حەکیم ئەگەر بینی وەرگری پارتی هینی خۆی وەرگرت ئەوەی کە تۆڵی خۆی وەرگرت شەقی خۆی وەرگرکە لە محکەمەیەوە ئەخیران حەلبوسی بوو ئەوە سەدرەکان هەر ناچارکران لە پەرلەمان و لە پرۆسی سیاسی کشانەوە هەرچەند ئەوان ڕقیبێکی گەورن بەسەریانە لە نۆزایی وەکوتم شت ئەبێ وانە ئەخیران حەلبوسی بوو ئەمەی حەلبوسیش تەواو نەبووە کاکە حەکیم یعنی بابن ئەوە حەلبوسی ئێستا شەقامی لەگەڵایە خاستن ئەگەر انتخاباتەکەی ئەنجومەنی محافەزە بکرێەوە ئەو سەوتە زۆرە بێنێ دڵنیا بە زیاتر گەورە ئەبێ ها ئێستا لە دوای ئەم مۆزوعی حەلبوسی بۆ پەیدا بوو لە ناوچەکە بڵێم سۆزێک و شتێکی عاتفی بۆ پیا بووە تەنانەت ئەوانەی کە ڕکابەریشی بوون وەکو ئەوەی کە واد لێکێنەوە بە نەزعەیەکی تائیفی وای لێ هاتووە لەم کاتەیە ئەمە یەک دووهەم حەزەکەم هەر بزانین لە ژێر پەردەوە جۆرێک لە مفاوەزات هەیە لە بینی کێ لە بینی حەلبوسی و سونەکان با بڵێن لەگەڵ شیعەکانە مفاوەزاتەکە چی ئاخە بۆیە خۆی هەموو شتێکە زایم محکەمە لە پشتەوە ئەجوڵێنرێ یەکەم لەسەرەوەیە کە هیچ مەلەفێکی تری لەسەر نەجوڵێنرێ ئەوەی کە هەیە لەوێ ڕای بگرن بەڵێ تەواو کۆتایی پێ ینی ئەمە مفاوەزاتە تا چەند ئەگەر ڕوات هەرچەندە لەو شیعەکانە ڕئیتوندەیە کە ئەبێ بچێتە سجن و وای لێ مەلەفێکی ئێستا بۆ کردوتۆ سەبارەت بە ئەوەی ئیسرائیل و ئەوانە پێتەڵێم هەمووی مۆزوع سیاسیە بیانەوێ ئامەیە نەیشیانەوێ کاک حەلبوسی پیاوێکی زۆر چاکە با ئەو خاڵی دووەم بڵێم لە مفاوەزاتەکەەوە یەکەمیانەوەیە کە هیچ مەلەفێکی نەجوڵێنرێ و دووەمیان نزیکترین کەسی لە حیزبی تەقەدوم بێ بە سەرۆکی پەرلەمان ئەنی کێستا چانسیە بێ سەرۆک ئێستا بۆ نمونە هەیبەت حەلبوسی هەیە زیاد جەنابی هەیە کە ئێستا هەر لە تەنیشیەوە دانیشتون لە ڕۆمادی کەمپینەکەن هەر لە حزبی تەقەدومی حەلبوسی هەر لە تەقەدوم ئەوان چانسیان هەیە ناڵێم چەندسیان هەیە ئەڵەم لە مفاوەزاتەکە وایە مفاوەزاتەکانەوەیە کاکە حەلبوسی کێتەوێ بیخەرە ئەوێ خۆشی لە ماڵەوە دانیشیان لەو ژوورەکەی ڕێاسەوە لە پەرلەماندانیشیە بە تەلەفۆنەڵێ ئەمە بکە ئەو بکە
ئەمە گەر شتێکی لەو بابەتە هەیە ئەگەر نەبێ ئەو کاتە تون دەبێتەوە زیاتر یعنی ڕەنگە وەکووتم بە شێوازێکی تر انتخاباتە کرێ انتخاباتی ئەنجومەنی محافظات دووسێ محافظ باتەوە پارێزگاکان خۆی دانێ مقام خۆی دانێت وەزارەتەکان یعنی ئالێت زۆرە بۆی بێت کاتم کەمە بە سوارت بە حکوومەتەکەی سوودانی ئێستا سێ وەزیرنامەی دەکار کێشانەوەیان پێشکەشکرد بە سونەکان کە خۆی شەژ وەزیرانێ هەلبوسیش ناری زۆرە لە ناو سونەکاندا وایە ناری هەیە ناریەیە بە زۆر نییە لەگەر بەڕاستی دوێ لە کاکە 44 پەرلەمانتاریە ئەوان 4 دەکەسن هەر بە ڕقم پێت بڵم باش بەزەی بۆ تەنها سێ وەزیری بەس سێ وەزیرەکانی و دەستیانەکە کێشاوەتەوە نەیانتوانیوە هاو هەڵوێز بن ئەو سێ وەزیرە هی ناوینەکەی خۆی هەر دەستگا کێشانە پێشکەشکرد نەک دەستەکە بەڵێ ئەوکورەوە خاڵێکی زۆر مویمە بۆ حەلبوسی تۆ ئەم دیوەی تری وەرگرە وەکو وتم هیچ سیاسیەک نەبووە لەسەر کەسێک لەسەر ئەو سیاسیە سێ وەزیر یەکێکیان جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ 2 سەعات نەبات لە دوای ئەو بڕیارەوە بێتە دەرەوە خاستن لە ناو سونەکاندا چوەکوتم ئەوانە زۆر پەرش و بڵاو بوون جای وا بوو انتخاباتەوە بووە ڕۆژی دوای ئەوە تەحالفەکەم هێڵوەشاوەتەوە بەرلەمانتارەکەژنی سەبای کۆتی کردووە بەڵێ با پرسیارێکش لەسەر موچەلێ بکەم چاوەڕێی هیچ دەکرێت بۆ موچەی فەرمانبەران یاخود هەمواری یاسایی بوو جواب بڕیار جا ئەمە کێشەیەکی ترە باسمان نەکرد سێرکە پەرلەمان قەرار وا بووە کە 15 ڕۆژ ئیزافیە بکە و 3 جەلسەی ئیستیسنائی بکە 9 کەوتە عوتڵەوە ئێستا لە پشووی وەرزی 9 24 کاکە حەکیم 24 11 ئێستا بەم 24 دوای ئەوە ئەمەن جەلسانە ئیستیسناین بۆ ئەوەی تەسوید بکرێ ئەگەر ئەمە نەکرێ جارێکی تر بێ حجەیەتر بدۆزیتەوە ئینا انتخاباتی ئەنجومەنی محافظە و پەرلەمانی کوردستانیش ناکرێت بۆ لەبەرەوەی کۆمیسیۆنیش نامێنێت لە عێراقا هەمووی ئەگەڕێتەوە ئەچێت وەکوێ بۆ 9 11 جا با بچمەوە بۆ موچە حکوومەت هەرێمی کوردستان سێ موچەی بە قەرز وەرگرتووە دانەیەکی ماوە لە کۆتایی ئەم مانەیە ئەویش دێت باشە سێمانەکەی تر سێمانەکەی تریان ناوەتە دەست قەدەرەزانی بۆ سێمانە چیت کردووە تۆ قەرز وەرەگری ئەی باشە بۆ وات لێ کرد 24 11 نەخێرێکی 12 عوتڵەی پەرلەمان دوو هەتا 9 جەلسە ناکرێ نەبۆ موچە نەبوو ئەوەی کە ئەنوو هەموارکردنەوەی یاسای بووجە و بۆ مەسەلەی پڕکردنەوەی شوێنەکەی حەلبوسی وازەحە وەڵاهی ئەبێ یەک حرەکەیان کردووە ئەگەر ئەمەیان بە قسە بکەن ڕەنگە ئەمە دەرفەتێک بێ بەهۆی ئەوەی وەزعی حکوومەتی بەغا بەهۆی کشانەوەی وەزیرەکانەوە ڕەنگە زیاتر نەرمی بنوێنێ لەگەڵ کووردا داوایان کردووە بە هەمان ئالیەت سێ موچەیتر بە قەرز بێت بەڵام تا ئێستا موافقەتیان نەکردووە. سوپاس دەکەم کاک دکتۆر ڕێبوار سێ خولەکێکیش بۆ جەناب سەبارەت بەو سکاڵایی کێتی کەم ڕۆ دواخرا کە داوا دەکە هەرێمی کوردستان بکرێت 4 بازنە هەڵبژاردن و کورسی کۆتاکان بکرێتەوە بە 5 پێدوای چی بەسەردێ بۆ دواخرا ئەمڕۆ بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ طبعا وەکو کاک بەختیار باسی کرد محکەمەی اتحادی بۆ ئەوەی لەم حاڵەتە بڕیارێک نەدا چکۆم بابەتێکی گرنگە پرسی سکاڵاکە یەکێتی نیشتمانی کوردستان و یەکێتی لە ڕابردووە ویستی لەگەڵ زۆر ویستی ئەم یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان تعدیل بکا و پرسی پێکاتەکان لەسەر بنەمایەکی عەدالەت و دادپەروەردانە جارێکی تر ئیعادە تەنظیم بکا و لە دنیا نەماوە بابەتی یەکبازنەیی بەڕاستی نظامێکی تەقلیدیە و باشترین نظام بۆ انتخابات نظامی فرەبازنیە چکۆ تەعبیرێکی حەقیقی لە دەنگی دەنگدەران و یەکێتی ویستی ئەو هەنگاوە هەنگاوێک لە پرسی هەڵبژاردنە بچێتە پێشەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەر نەیویست تاوەکو تەمدیدی ویلایی پەرلەمانی لێهاتەکایەوە دوجارێکێتی بە ناچاری پەنابربەر دادگای فیدراڵی ئەمە دادگای لەم حاڵەتە بە هەر جۆرێک بڕیاردا بڕیارەکەی هەر گرنگ و استراتیجیە سکاڵاکە قبول بکات هەر کاریگەری گەورەی هەیە و ڕەفزی کاتەوە دیسە هەر کاریگەری هەیە بۆ لەم تەوقیتەی کە ئێستا بابەتی سەرۆکی پەرلەمان لادراوە و لایەنە سیاسیەکان لە مفاوەزاتی ڕێخستنەوەی هەیکەلەی سیاسی سنن بە تایبەتی بۆ سەرۆکی پەرلەمان یعنی لەم دۆخە محکەمەی اتحادی نایەوێ بڕیارێکدا کە کاریگەریەکی سیاسی تری هەبێ چکە محکەمەی اتحادی بیرمان نەچێ وەزیفەکەی تەنها تەطبیقی حرفی قانون نییە وەزیفەکەی زۆر لەوە گەورەتر ئەوێ نظامی حکومڕانی بپارێزێ ئەوێ
ینی حیمایی دەستورە و حیمایی دەوڵەتە بە شێوەیەکی گشتی بۆیە کاتێک بڕیارێک دەنووسێتەوە گاتە نەتیجە تۆ جار تەوقیتی بڕیارەکەی هەڵێگرێ بۆ تەوقیتێکی گونجاوتر بۆ تەوقیتێک کە ژینگەیەک بڕقتێەوە ژینگەی سیاسی گونجاو بێ لەبار بێ بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی تۆر چاوەڕێی چی دەکەی کورسی کۆتا بۆ پێکاتەی تورکمان نامێنێت لەبەرەوەی کە لە عێراقیش کورسی کۆتایان نییە سوپاس دەکەم کاتم نەماوە من پێم وایە ئەگەر محکەمەی اتحادی تەمان بێ بڕارەکە دەرچێ اینجا بزانین وەڕاتەکانی چییە هەردوو احتیمالەکە هەڵەگرێ بەڵام نمای عەدالەت ئەوەیە کە بێگومان سکاڵاکە یەکێتی قبول بکرێ وکو باسم کرد دابەشکردنی گەڕانەوە بۆ ئەسڵی یاساکە کە چواربازنەیە و ینی ئەمە ئەم قسەیە یا ئەم سکاڵات دژ نییە بە مافی پێکاتەکان بە حەقەت ئەم سکاڵایە بۆیە پێکاتەکان نوێراتی ڕاستەقینەی خۆیان بکەن ینی نوێرایەتی ڕاستەقینەی پێکاتەکان بە قەنەعەتی من بەوە نییە تۆ 5 کورسی تەبێ یان 15 کورسی تەبێ بۆیە کە تۆ بێلایەن بی لە پرۆسە سیاسیەکان بەداخەوە هەمیشە لایەنێکی سیاسی استغلالی ئەم کورسیانەی کردو و تەوازنی سیاسی لە هەرێمی کوردستانە باڕاستەیەکی تر بردو هەر ئەوەش بە قەنەعەتی من سەرچاوەی ئەو بڕیارە سیاسی استراتیژە نادروستانە بۆ لە ڕابردووە زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر ڕێبوار محەممەد پسپۆری یاسای ماوەسەی زانکۆ لە کەلارەوە هەروە بەختیار شاویز پەرلەمانتاری پێشوای عێراق لە سۆری سوپاسان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتەمانە